سەفەری ترامپ بوو بۆ خۆرهڵاتی ناوەڕاست و نەخشەی سەرمایه‌داران بۆ ئایندەی ناوچەکە. من پێم خۆشام جاریان تۆ دەست پێ بکەی فەرموو. من قسەکەمەوەیە ئێمەڵان بابەتە ترمان باس کرد. ئەلان مەسەلە ئەوەیە خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم گۆڕاوە هەم زیاتریش ئەیگۆڕن چێ ئەیگۆڕێ عاقبەت ئەمپریالیزمی ئەمریکا و لەم سەردەمەشە وەختێ دەوڵەتێکی فاشیستی وەکو ترامپ حاکمە هاوبەشەکەشی پارتنێرەکەشی ئەوە لە ڕۆژهەڵات نەتانیاهوە دوای 7 ئۆکتۆبر مەگەر نەتانیاهو نەیکوت خەریتەی ئەم منتەقەیە ئەگۆڕین و بەڕاستی بە زۆرداری بە ملوهڕەیی بە فاشیزمکاری بە پشتیوانی خودی ئەمریکا بە پشتیوانی بریتانیا و فەرەنسا و هەر ئەم دەوڵەتانی ئێرش تا ئێستا بە دەرەجەیەکی زۆر گۆڕیویانە. لوبنان وەزێتەکەی گۆڕاوە حزبڵڵا وەزی گۆڕاوە ئەوە حەمەس و غەزە بە سوورەتی لێتەوە سووریا و بەشار ئەسەد گۆڕاوتەوا بوو ترۆریستەکەی 6 مانگ لەوە پێش و نازان بە ملیۆنها دۆلاریان بۆ سەریدانا ئەوە ترامپی فاشیست ملاقاتی کرد. دەنەچە من قسەکەمەوەیە ئەمە وێنەیەک بوو ئەمەی تا ئێستا قسەمان لێ کرد و ئەم کارە ساتەی کە لە فەلەستین و لە غەزە و ئەم شەڕ و ترۆریزمی کە منتەقەکەی داجی ئەمە بۆ خۆی وێنەیەکە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازایی کە ئەمریکا قرارە بە هێژمۆنی خۆی و بەوەی ئیسرائیلی تیا هەمەکارە بێ نیشانیەدا. تەسویرێکی دیکە ئەم قسەیەکە ئێستا تۆ باسی ئێوە تەمەشای سەفەری ترامپکەن لە هەفتەی ڕابردووە کرا ئەوڵام بۆ 3 وڵات کرا ئەم 3 وڵاتە کوێن؟ عەرەبستان سعودی قەتەر و ئیمارات. جێگای چین جێگای خۆ زلهێزی نظامی نین خۆ جێگای زلهێزی تەولیداتی گەورەی اقتصادی دنیانین وەگە و جۆرەی چین هەیەتی خۆ جێگای وڵاتانی وەکو رووسیا بۆمبی ئەتۆمی بێ و لە شەڕی ئۆکراینیشدا بێ و بچن چارەسەری کارە بکەن نیەن. ترامپ چ بوو چی بکە لەوێنە لە دەستپێکی قسەوە لە وەختێکە چۆنێ و کۆبوونەوە لە عەرەبستانی سعودی تا لە ئەمارات تەواو کرد گوێگر و بیسەری ئێمە لە من و تۆ زیاتر تەقییان کردووە باسی پوڵ بوو پوڵ هیچی تر قەراردادهای ملیارد دۆلاری قەراردادهای ئەڵان عاقبەتەکەی گەڕاوەکتی قسە ئەوەیە گوایە قەولی 2 تریلیۆن دۆلار نە میلیارد تریلیۆن دۆلار دراوە بۆ ئەوی بگەڕێتەوە بۆ اقتصادی ئەمریکا. دەنەچە چیمان پێگەێنێ لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە بە زەبری خوێن و کوشتار بە زەبری لە بینبردنی غەزەیەکان و فەلەستینیەکان قرارە ئەمریکا و ئیسرائیلی تیا لەسەر کار بێ عاقبەت منطقی فقط سوود و سەرمایە کار بکە سوود و سەرمایە حاکم بێ ئەو وڵاتانەی وەکو عەرەبستانی گوێ لە مەست و قەتەر و ئەمارات و شێخنشینەکانی دیکە خۆ لەگەڵ ئەمریکا جوود دەکەن بەڵێەوە پوڵ و سات و سەودا و سەرمایە دێ بۆ ئەم پوڵ و سەرمایە چی لێ دێ ئەچێتەوە چوارچێوەی بودجە و سامان و سەروەتی لەوە هەلێ ئەوڵە ئەمپریالیزمی ئەمریکا ئەوەی ترامپ ئەڵێ ئامریکا ئەوەڵ و ئەمریکا ئەوەڵی ژەبێ بەلحازی اقتصادی ئەوەڵ بێ و خەریکە کەسری بودجەکانی و ناتەواویەکانی و ئەوەی پیاڵەن ناتەرازیەکانی خۆی بپۆڵی عەرەبستان و قەتەر و کوێیت و ئەوە کە هەمووی حاصلی کاری کرێکار و زەحمەتکێشی خودی ئەو وڵاتانەیە لە خەلیج و لە هەرکوێ قەرەبوویکەنەوە لە عینە حاڵالبەتە شێخەکان و پادشاکانی ئەوێنە و ئەمیرەکانی ئەوێنەش پوڵدارە بن هەرە وعدەی بە جمهوری ئیسلامیەدا ترامپ ئەیوت بەجێوەی وڵاتەکە تەخریبکەی جا ئەگە تۆ لەگەڵ ئێمە معاملە بکەی وەکو عەرەبستان و وەکو قەتەر تۆژەبی بەو دەوڵەتە دەوڵەمەندە نەخەڵکەکە دەوڵەمەند بێ ئەو دەوڵەتە دەوڵەمەندە وەکو ئەمیری قەتەری لێبێ هەرچی دەنچە ئەمەش تەسوورێترە لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تەسوورێکە تێیدا بە ملیۆن کرێکار و زەحمەتکێش ئەبێت تیا بچەوسێتەوە ئەبێت تیا کار بکە ئەبێت یا هەر بێ بەش و مەحروم بێ تەبعا نەزانم لە وڵاتێکی وەک عەرەبستان لە وڵاتێکی وەک قەتەر وڵاتێکی وەک ئەمە ئەوەندە پوڵ و سەروەتە کە زۆرە ئینسافەن من نەمبیستووە
لەوێنە خەڵک لە برسا بمرن ئەوەم نەبیستوە وەختە چونکی پوڵ و سەروەت و سەرمایەکانە و نەزۆرە لانیکەم ئەوونە ئیمکانات بۆ شارۆمەندەکە هەیە وەک لە ئەفغانستانەی بینین وەک لە جمهوری ئیسلامیەی بینین نادەم لەوانەیە لە عێراقی جوابێ ئەلان برسیەتی بەرۆکی بە خەڵک دێتەوە ئەلان لە کۆمەلگای ئێرانێک کە من شەوڕۆ سەر و کارم لەگەڵی هەیە هەفتەی ڕابردوو زیاتر لە 30 شار لە وڵاتێکی وەک ئێران نانەواخانەکان مانگرتنیان کردووە لەسەر ئارد و لەسەر نەبوونی و لەسەر بوونی و لەسەر قیمەتەکەی و لەسەر نەبوونی قیمەتەکەی کار بەوە ڕۆژ نانەواخانە کار نەکا جاوەرە نانەوەخانە لە جامعەیە کێشتا ملیۆنیە کار نەکا لێو خەڵکە فەقیرە چی بکە طبعا دیارە مەزور جا عەرەبستان و ئەوە ڕەنگە ئەوە نەبێ بەڵام تایە ئەوەی سوود و سەرمایەیە قسەی ئەوەڵەکە تیا بەرزە بنەوە بەڵێ سەفەری ترامپ بۆ ئەوە بوو چێ پوڵ کۆکاتەوە چه سەروەت و سامان بۆ سەروەت و سامان بە سەروەت و سەرمایی ئەمریکا زیاد کاتەوە بۆ ئەوەی لە ڕقابەتی اقتصادی لەگەڵ چینە لەگەڵ زلهێزەکانی دیکەدا لە دواوە نەبێ طبعا دیارە لەم معاملە گەورانەی کە ئەکرێ و لەسەر ئەساسی نەوت و ئێنێرژی و ئەو ئیمکاناتە تەبیعیانەی کە لە وڵاتانە هەن ئەوەی پێی بەهێز و بەهێزترە بێ قدرەتی سەرمایی ئەمریکا قدرەتی سەرمایی خودی عەرەبستان بەڵام لەێنە حاڵە بە ملیۆنها ئینسانی کە ئەم سەرمایە حاصلی کاریوانە بێبەش مەحروم لە خودی ئەمریکایە مەگەر کەم بێ مەسکەن هەیە کەم بێکار هەیە کەم بێدەرەتان هەیە لە خودی ئەمریکاکەیەوە گرتوێتی من جزئیاتی کۆمەلگای قەتەر و عەرەبستان نازانم بەڕاستی وەزی کرێکارە ئەلان لەوێنە چۆنە ئەو نازانم نازانی باسی بکە نەزانی هاوڕێ ڕەحمان وان نییە هەمومان نەزانی چۆنی ئێستا چۆسانەوەیەکی بێبەزە یانە هەیە وەکو فاکت پێم خۆشە تۆ جابنەوەی خۆت وەکو فاکت نازانمەوەی کە دەوڵەتەکانی خەلیج دیارە من طبعا موافقی قسەکانی تۆم ئەمە هینەی ترامپ ڕووکارەکەی ڕواڵەتەکەی ئەو راپۆرتانی کە لێوەی دەرچووانە ئەو شتانەی کە بەگوێی ملیشەکانە بە تایبەتی درا بەشێک بۆ قەرەبوورکردنەوەی ئەو ئابڕوچوونە و کلەماوەی 100 ڕۆژی دەسەڵاتداری ترامپا پێکاتەوە چونکە ترامپ لە ماوەی 100 ڕۆژی دەسەڵاتداریە فەرتەنەی نایەوە ینی هەر هەم لەناو ئەمریکا خەڵکانێکی زۆری بێکار کرد و بڵین دەستی ئیلۆن ماسکی بە بێ هیچ مەشروعیەتێک بە بێ هیچ پشتیوانیەکی بڵین موئەسساتی و دامەزراوی ئەوانە ئاوەڵا کرد بۆی بە ئارەزوی خۆی فەرمانبەرانی ئەمریکا دەربکە هەندێک لە فەرمانبەرانیان دەرکرد کە لە بڵین جوگەی زۆر حساسی ناو ئەمریکا کاریانە کرد کە دواتر تەنانەت بۆشیان پەیدا ناکرانەوە کە بیانکەنەوە بەهین بە بڵین فەرمانبەر دووبارە ینی چەندین هەزار کەسیان لە کار دەرکرد و چەند بەرنامەی بڵین کۆمەکی کۆمەڵایەتی یاخود باربووی کۆمەڵایەتیان ڕاگرت لەوانەی کە سۆشیالیان هەیە لەوانی کەوا کەم دەرامەتن زۆربەی زۆر گەورەیاندا لە ڕووی دەرمانەوە لە ڕووی مەسایلی سەحیەوە کێشیان دروست کرد و ئەوانە و سەرباری ئەوەش ئەم تاریفانەی هێنایە پێشەوە وتی من دنیا گۆڕمەوەوانە سەرنجام غەیری قەیرانیشی زۆر گەورە و تێکشکانی دۆلار و تێکشکانی تەنانەت سەنەدەکانی قەرزی ئەمریکا کە پشتیوانەی خەزاینی ئەمریکا بوون و هەمیشە و دایم وەکو چۆن بڵێن وەکو حیسیەت و کەرامەتی ئەمریکا سەیر دەکرێتەوەوانە تاشنە سەرەوە معنای وایە خەڵک سیقی زۆرتر بە ئەمریکا هەموو ئەمانە تێکشکان هەموومانە داشکان لە بەرامبەر چاینیا دەرکەوت کە ترامپ ئەسەن نەئەتوانێ ئەو بەرامبەر چیە بکە نە هیچ شتێک ئەم سەفەرەی بۆ سعودیە بۆوانە بە حساب لێرە چەند ملیارد دلار و لە سعودیە 600 ملیارد دلار و دیارە تارێکی لە قەتەر وەرگرت بە دیاری بەس تیارەکە بای 400 میلیۆن دلار یەک تیارە ملیارد 400 میلیۆن دلار ینی نزیکەی 9 میلیارد دلار تیارەیەکی ڕیاسی وەرگرت لە قەتەر و ئەوانە ئەم هەموو بەرتیلا بەشێک مەجموعە عقود وشتیشی کرد و ئەوانە سعودیەکان قسەیەواکەن کە گوایەمە بۆ یەکەم جارە تەکنۆلۆژیای ئەمریکا نەقڵە بێ بۆ سعودیە تەکنۆلۆژیای ئەمریکا نەقڵە بێ بۆ سعودی باسەکە هەر ئەوە نییە کە ئێمەیتر لەمە دووە بەکاربەری
بڵین تەکنەلۆژیای ئەمریکاین مەسەلەن بۆ نمونە کۆمپیوتەر دروستەکەن و ئەمان دەرێ نەخێر قسەی ئەوە هەیە کە فرسەت و بوار دراوە کە لە بواری زیرەکی دەستکردا سعودیە کارەکانی بەرێتە پێشەوە لە بواری دروستکردنی بڵین قاعیدەیەکی مادی بۆ ئەم زیرەکی دەست کرد قاعدەی مادی کە دیارە ئەو کۆمپیوتەرە گەورانەیە کە بە هەندێک بە چیپ دروست دەکرێت و ئەوانە کە ئەمریکا بڵین حەساری خستۆتە سەر بۆ هەموو دەوڵەتێک نانێر یان حەسارە کرایە لە بەردەمی خەلیجاوە گوایە بۆیان ئەنێرێت و ئەمانەمان تەبلیغاتی هینە هەموو ئەمانە وەلە بەرامبەریشا سعودیە و ئیمارات و قەتەر و ئەوانە بەشێکی زۆر چەک و ئەسلیحەیان لە ئەمریکا کڕیەوە بەشێکی زۆریش لە بواری جۆربەجۆری سەناعەت و بڵین تیجارەتە لە ئەمریکا شەریکاتە لە ئەمریکا و بەرهێنانیان کرد یعنی و بەرهێنانەکانی سعودی قرار وایە بەرز ببێتەوە تاکو 600 میلیارد دلار بچێکە دیارە لە سەرتاوە پێمان بە 300 میلیارد دلار دەست پێکاوە لە ماوەی ئەم چەند ساڵی داهاتوە تا 600 میلیارد دلار زیادەکە ینی سەررجەمی کە وەختێک قسەی لەکەنەوەوانە لە ماوەی 10 ساڵان نزیکەی ئەگاتە زیاتر لە 2 تریلیۆن دلار ئەمانە ئەرقامێکن و ژمارەیەکن کە پرام لەگەڵ خۆیان بردیەوە بەڵام چی هێنا بۆ ناوچەکە خۆی ئەمە گرنگەوە چی هێنا بۆ سەر تاسەری دنیاوە چی وێنەیەشی لە ئایندەی سەرمایهداریدا سعودیە قەتەر ئیمارات بەحرێن عومان کوێت ئەمانە وڵاتانێکن کە بە بەردەوامی لەلایەن سازمانی کاری نێودەوڵەتیەوە هەموو ساڵێک ئیدانیان لە بەرامبەرا دەرەچێت هی نەکرێن بڵین مەحکوم ئەکرێن سەبارەت بەو دۆخە ناڕەوایی کە بۆ کارگەریان دروست کردووە کارگەرێکە لە خەلیجا کارەکاتوانە مەژنی هەر عەرەب بێت و عەگاڵی بەسەرەوە بێ ئەوانەی کە دێن لە وڵاتی بەنگەلادیش و لە هەندستانەوە لە وڵاتانی ترەوە بۆ شوێنە کۆچەکەن و ئانە لەوێ کارەکەن ئەوانیش کارگەری ئەو وڵاتانن ڕاستە مەسەلەن هینیان پێ نادرێت هیچ کاتێک ناتوانن ببن بە هاوڵاتی وەنا وەکو کۆی لە لەوێ مامەڵاکردن بەڵام ئەوانە هێزی کارن لەو شوێنە مەسەلەن هێزی کاری دەرەکی لە شوێنێکی وەکو ئیماراتە نزیکەی لە 180 بۆ لە 185 هێزی کاری هێزی کارێکە کە لە ئیماراتە کارەکە ئیمارات بە هەر هەمووی کۆیکەیتەوە پێوا بێ نەگەیشتونەتە ملیۆنێکیان بلوانێ ملیۆنێک کوشتێک بن بەڵام نزیکەی 8 میلیۆن 9 میلیۆن کەس لە ناو ئیماراتە ئەژین هەموو ئەمانە کارگەرانی دەرەوەن کە هاتوون ماڵ و مناڵیان بەجێشتووە مناڵیان پێ نییە باشترین ساڵەکانی تەمەنیان کە توانای کارکردیان هەیە لە ئیماراتە سەرفێکەن و ئیتر بەبێ حدود بەبێ سنوور کارەکەن و ئەوانە لە سعودیەشە هەماشە لە سعودیا نزیکەی لە 150 بۆ لە 160 هێزی کار لە سعودیا هەر لەو کارگەرانە پێکاتەوە فلیمێکمان بینی سەبارەت بە ژیانی بزن و ئەوانە یعنی وەکو بزن ژیان کە دوێنەیەک واخ و دیمەنێکی لەوە نیشانەدا کە چی لە سعودیا ڕوئەدا نظامی کەفالەت هەیە کەفیلت هەیە گەر بە قسەی کەفیلەکەت نەکەیت و ئەوانە ممکنە یەکسەر بدنێرنەوە لەبەرەوە تقریبن کۆیلایەتیەکی دروست بۆ هێزی کار لەوێ دروست کراوە سەروەت و سامانێک و دەوڵەمەنیەکە لە سعودیە و لە وڵاتانی ئیمارەتە هەیە لەسەر ئەم ئەساسە بنیادنراوە و لەسەر ئەساسی ئیستیغلالکردنی هێزی کاری هەرزان لەسەر تاسەری دنیاە بنیانراوە ئەوەی کە دێتەوە بۆ سعودیە و بۆ ئیمارات وەکو پارەی دراوێک لە بەرامبەر پارەی نەوت و ئەوانەیە بەرهەمی هێزی کاری هەرزانی دنیایەکە بەرەو ئیمارات تەحویلەکرێت و ئەوانە بەرەو سعودیە و ئەوانە ئەندێری ئەم وڵاتانە وڵاتانێکن کە مافی ئافرەتیایە سفرە مافی ئینسانتیایە سفرە بۆ نمونە مەسەلەن لە سعودیە لە ساڵی 2024 330 کەس بە شمشێر سەریان پەڕێنراوە ئەمانە بە تاوانی کوشتن بێ یاخود بە تاوانی تیجارەتکردنی مەوادی مخدر بێ یا بە تاوانێک بێ کە لە بەرامبەر گوایە خەتەرناک بۆ لە بەرامبەر دەوڵەت تا معلومە معارضێکی سیاسیش لە سعودیا سوحەفەکان بڵێن ڕۆژنامە نووسە ئەمریکیەکان کە جنسی ئەمریکی هەبوو لە تورکیایە بەو دەردە بردو ئەوانە حتمما کەسێکە ئۆپۆزیسیۆنی دەوڵەت بێتوانە زۆر ئاسان سەری لە لەشی جیاکەنەوە ئەمە ئەو سیستەمەیەکە لە سعودیا هەیە ترامپ هاتووە بەم سیستەمە ئەڵێ ئێوە
نموزەجێکی ترتان لە پێگەیشتن دروست کردو هێناوەتە کایەوە کە بە قسەی ئێمەتان نەکرد بەکاری خۆتان کردان دەستان خۆش بێ باشتان کرد بەم نمونەیە لە دنیاە ئەڵێ نمونەیەکی باش ئەمە ئەو پەیامەیە کە ترامپ هەیەی بۆ دنیا یعنی باسەکە لەسەرەوەی سەرمایهداری دنیا ئەتوانێت بەم نموزەجە بێت کە لە سعودیا هەیە سعودیە کە ئەم هەموو راپۆرتەی لەسەرە سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی کارگەر و ئەوانە بۆ ئەو باشتێکەوە ئەمە ڕێکەوت نییە هاوڕێ ڕەحمانە زانی ئێستا کەسانێکە لەوانەی کە لە پشتی ترامپە وەستاون و دیفاع لە ترامپەکەنوە ئەو جوڵانەوەی کە پێڵێن ماگا لە ئەمریکا هێناوەتە پێشەوە یەکێک هەیە ملیاردێرێکە کە ئەو کەسێک کە پەیپاڵی هەیە پەیپاڵ شەریکەیەکە ئەوەی کە پارەی پێدەیتەوەوانە ناوی پیتەرتیلە پیتەرتیل بە یەکێکە لە پشتیوانکەران لە مەجموعەیەک نووسەر و مەجموعەیەکەوانە کە یەکێکیان جێ دیڤانس ڕابطەیەکی زۆر نزیکی لەگەڵ جێگری سەرۆکی ئەمریکا هەیە پیتەرتیل باوەڕی بەوە هەیە کە ئێمە پێویستمان بە هەندێک ناوچە هەیە کە هیچ مافێکی کرێکاریتیانە بێ مطلقاً مافی کرێکاریتیانە بێ ئەساسەن سەرمایە دەستی ئاوەڵا بێ هیچ یاسایەک نەبێت کە هێزی کار بپارێزێ یعنی ئەمە ئەو هینەیەوە باسی ئەوەکەن کە ڕۆژگاری دیموکراتیە تەواو بووە ڕۆژگاری دەربڕی ئەوەی کە خەڵک بڕوا لە پرۆسەیەکی ئازادانەیە دەنگ بدات و ئەمانە ئەمە تەواو بووە ترامپ ئەمانەی لە پشتەوە وەستاون و ئەم پەیامەشی کە لە سعودیە بڵاوی کردەوە بەڕێک ڕنگدانەوەی ئەوەیە بەڕاستی مەنازری زۆر ناشرین لەم سەفەریا بین هیچێکیانەوە بوو ئەو ئەوەی کە لە ئیمارات لە بەردەم مەجموعەیەک ژنا ڕۆیشت و مەجموعەیەک ژن قژیان با ئەیا و هینیانە کرد و ئەوانە بە جۆرێک ئەو بڵێن خەڵکانێکن لەم ناوچیانە پیانەوترێک کێوەلی ئەوانن کە ڕقسەکەن و سەماکەن و ئەمانە کە خەڵکێکن هەر لە کۆنیشەوە ژێردەستە و ژێرچەپۆکە بوون ئەم جۆرە ڕقسانە ڕقسی ئەوانن نیشانەیەکە لە ئیهانەکردن بە ئینسان ئەمە لەبەر چاوی ترامپە ئەنجام دراوەکو پێشوازیکردن لە ترامپ ئەنجام درا من بەداخەوە نەمبینی ڕێکخراوێکی ژنانم نەبینێ لە عێراق نە لە ناوچەکەی و ئەمانە کەسێک لە بەرامبەر دیمەنێکی قێزەونی لەم بابەتەیە بەیاننامەیەک دەرکە ینی یاخود مەسەلەن دەنگێکی ناڕزایی بەرز بێتەوە ینی ئەم جۆرە دیمەنانە کە لەوێ هەیە ئینسانی ئازارەدا بەڕاستی هاتنی ترامپ بۆ ئەم ناوچەیە و ئەم قسانەی کە لەگەڵ سعودیە کردی و ئەوانە پەیامی سەرمایە و فاشیزمی نوێ دنیاە کە جێگایەک بۆ مافەکانی کارگەر نەماوەتەوە و ئەو بەهشتێک کە سعودیە بۆ سەرمایی دروست کردووە ئەوەیە کە سەرمایی دنیا ئەبێ بە شوێنەوە بێت و بیکە من ئاوا سەردانەکەی ترامپ بخوێنەوە سەرباری ئەو شتانش کە تۆ ئاماژەت پێکردن جەهەتم لەگەڵم قسانەی تۆ من زۆرتر لە دەوری ئەوڵا لایەنی ئابووری و ئیقتصادیەکە لە چه هەل و مەرجەکە و ترامپ ئەمە دێنن عینەن بۆ کۆیلەکردنی ئینسان ئەوڵان لەسەرەوەی لەم وڵاتە شەغنشینانە و دەوروبەری خەلیج و وایە بەشی زۆری هێزی کار لە دەرەوە واردی ئەو وڵاتە نابن ئەجم لە دوبەی و ئەم جۆرەجەکان ئەوە ڕاستە و بێ مافی مطلقیان هەیە من اتفاقا نەویست ئەوە بڵێم لە وەختێک 2 ساڵ لەوە پێش بوو چەند ساڵ لەوە 2 ساڵ یا 3 ساڵ لەوە پێش بوو بەرەو 3 ساڵە چین لەوە پێش بوو ئەم جامی جیهانی فوتباڵ لە قەتەر بەرپاکرا هەر لە جەریانی دروستکردنی ئەو ستادیۆمیانە وێنە نزیک بە 70-80 ئینسان مردن لە بینشون وەکو دەورانی قەدیم ئەنی لە جەریانی کارە و ئاماری ئەو وەختە بوو کوژرا حتا شکایەت کرا سەر ئەو موسسەی گەورەی فوتباڵی جیهانی فیفا تا ئەوجەی لەم بیرم نزیک بە 70-80 ئینسان ئەو نەبێ مافێکە زۆرە وە غەیرەزەوە من کەسی توریست لەم سوئێدەوە هەستاوە چۆتە دوبەی وکە ئەو هەمووکە عینەن ئینسانێکە وەکو من و تۆ ئەحساسی ئینسانی هێڵە ئەسڵ جێگای قیزەون بوونە حتا بچی بۆ ئەوێنە چونکی تۆ چی نێونە هەر لە هۆتێلەکان یا ئەو ماڵانەکە ئەوەی مەسەن ژنی بەنگلادشی یا جوان و جوانی بەنگلادشی لەوێنە ئەوەی ئێمە قەدیم لە وڵاتی ئێمە لای ئێمە پیانەوتن کەڵفەت یا ڕەنجبەر ئەم شکڵەیە هیچ قەراردادێکی مۆدێرنی کاری ئەمڕۆیی لە بیندا نییە ئەوە ڕاستە لەو بابەتانە ئەم بەشەی کە تۆ زۆرتر تەرکیزت سەرکرد باری سیاسی پەیامەکەی ترامپە ئەمە پەیامی ئەم مەگەر بەش بە حاڵی خۆمان هەردووکمان من تۆ لەسەر خەتەری فاشیزم و ئەم فاشیزمەش بە فۆرمەتی ترامپ
کە خەریکە یا هاوپەیمانەکانی کە لە وڵاتەکانی دیکە دێنە پێش ئەم فاشیزماڵە ئێمە بەبەن نەزمی دوای شەڕی جیهانی دووەم ئەگۆڕین ئەو نەزمە مانعە نەزمی دوای شەڕی جیهانی دووەم بەڕواڵەتیش بێ عقبەت ئەم لیبرال دموکراسیە بوو ئەوەی ئازادی عەقیدە و بەیان بوو باسی حقوقی بەشەر بوو توزانم ئەمنیستی ئینتەرنەشناڵێ بوو لە لای ئەم فاشیزمی ئەم دەورە و ترامپ هیچ یەک لەوانە معنای نییە نەکرد بۆ عەرەبستان و وڵاتانی ڕۆژا ئەگەر بۆی بکرێ هەر لە نێو خۆی ئەمریکاش معلومە مافی ئینسان مافی بەشەر ئەو ئستانداردانەی کە لانیکەم هەرم نەزمی بۆرژوایی دوای شەڕی جیهانی دووەم جا حاصلی ئەو شەڕە بێ حاصلی بەشێکی زۆری خەباتی کرێکار و جەماوەری ئازادی خواز بوو هەر لە وڵاتانی غەربی بەسەریانە داسەپا حتا حقوقی ژن حەقی ڕەئی بێ لە انتخاباتەکانە بەسەریانە داسەپا ڕەشپێست حەقی ڕەئی بێ بەسەریانە داسەپا هەموو ئەمانە حاصلی و تەحولەت ئەم فاشیزمە بڕواتە پێشێ دەقەن هەموو ئەو دەستکەوتانەش ئەسێنێتەوە یعنی چونکی ئەو جۆرە بۆچوونەی ئەوان بۆ سەرمایە و سەرمایە گوزاری هەرە نمونەی تۆڵەی کە جێگا هایەکیان ئەوە کە هیچ مافی کرێکاری تیا بەڕسمێنە ناسرابێ من نێوەکەم بیرچۆتەوە هەژنۆ دەمانگ ژنات 4 مانگ لەوە پێش 5 مانگ لەوە پێش یەشە لە گەورەترین ئاتساباتی کارگەری لە ئاڵمان کرا هینی شرکتێک بوو بەشێک بوو کە خودی ئەوە وەختە هاتووە قەرار سەرمایە گوزاری کردو لە ئاڵمان قەراردادی ئەوە بووە کە کاریگەر حەقی نییە ڕێکخراوی بێت لە ئاڵمان جای دەنەچێت بەڵێ تێسلا بۆ نمونە تێسلا شەریکەی تێسلا کە هی ئێلۆن ماسکە ماوەیەکی دوور و درێژ لەگەڵ نیقابەتەکانی سویدا و لە یازالیش کێشەیان هەیە کاڵێ من قەراردادی دەستە جەمعی ئیمزا ناکەم ئەوەیە دەمنیش قسەکەمەوەیە بەڵێ هاوجود لەگەڵ ئەو ئاڵگۆڕە اقتصادیە کەوە نمونونەکەی ماندی لە عەرەبستان چۆن بێ لە قەتەر چۆن بێ لە ئەمارات چۆن بێ عاقبەت بە تێکڵاوی اقتصادی ئەمریکا و ئەوانە لایەنە سیاسەکەشی بەڵێ ئەو بێ مافیە مطلقەیە من بۆ خۆم جۆم لە قسەی ترامپی فاشیست بووە ئیرادی گرتووە لە دەوڵەتەکانی پێشووی خۆیان دەوڵەتی ئەمریکا بۆ ئەفغانستانی وت آخر ئەوە چ کارێکی بێ ئەقلانەیە چوینە ئەفغانستان ئەڵێن ئێوە نابێ حجاب بەسەرتانەوە بێ لێگەڕێ ئەخەوە چ کارێکەوە سنەتی خۆیانە خۆیان سەر و چاوی خۆیانە پێچن وەڵا زۆر چاکە وەڵام من ژنی ئەفغانی بۆیان وامە کرد ئەمە عینی قسەی بوو من جۆم لێ بووە بە چای خۆم بەڵێ وایە دەرنەچێ بە نظرم ئەمە پەیامی نەزمێکە کە ئەیانەوێ بهێنن پەیامی نەزمێکە کە فاشیزمی ئەم دەورە ئەهانوێ بەسەر دنیادا و بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە دای سەپێنن ئەوەی بەناحەق نەبووە دوبارە من تەکراریەکەمەوە بەش بە حاڵی خۆمان بەڵگەمان نووسیوە قسەمان کردووە ئەگەر بەری لە ئاستی جیهانیشە لە ئاستی ڕۆژهەڵاتیشە بەری ئەم خەتەری فاشیزمی ئەم دەورانە نەگیرێ دوبارە ئەوەش هەڕەگەڕێتەوە سەر هەر ئەم چینی کرێکاری لە جەهانیەکەیەوە بگرە لە هەر وڵاتێکەوە گرتووە لە بەشەرێتی ئازادی خوازەوە بگرە ئەوە وشیاری بەوجود نەیە ئەوە ڕێکخراوی بەوجود نەیە ئەوە سازماندراوی بەوجود نەیە ئەوە بربەرەکانێ و ڕاوەستان بەوجود نێ بەڵێ ئەم ئولگوۆی کە ترامپ و فاشیستەکانی دیکەشی ترامپ بۆ ڕەنگە یەکێک بڵێت عقبەت 4 ساڵی عمر ماوە لە حاکمیەتدا بێ بەڵام خەریکە لێستاوە جێنشینەکانی خۆی دروستەکە لە خستاوە خەریکە عقبەت ئەم ڕەوتە پەرە پێدەن ئەگەر هەر لە خودی ئەمریکا و لە ئوروپا و لە وڵاتانی دیکەی دنیاش بەری ئەم ڕەوتە فاشیستێ نەژیرە ئەوە باری ئابوووریەکەیەتی هەر کۆیلیەتی اقتصادی تەواو و کاری هەرزانی هەتا تەواو و بێدەنگکراو کە نەڕێ خراوی بێ نەمافی بێ هەموو جەیەکەر وەکو ئەم سیستمەی عەرەبستان و ئەو جێگانی لەبێ مەگەر ئێمە هەر لەم 20 ساڵ لەم 20 ساڵی ڕابردووە لە خودی ئوروپا لە خودی من شخصەن لە سوێد لەم 20 ساڵەیە بە چاوی خۆم ئەبینم هەلو مەرج بۆ کرێکار چەندە لە سوێد خراپتر بووە نەگەر چەندە خراپتر بووە لە دڵی ئەم ئەوزاعە خراپکراوەی جانی دەنەچە بڵێ ئەو شتەیەکە بێ بڵێن
ئەمان بەرەو دامەزرانی نەزمێکی تەواوەن فاشیستی کە لەوێدا بەشەر نە مافی اقتصادی هەیە، نە مافی سیاسی هەیە، نە مافی مەدەنیە، هەرچی هەیە دەستی کۆتاترەکەن. ڕێگاکە چییە؟ ڕێگاکە بێ ئالتەرناتیوی بێتە مەیدان. ڕێگاکە ئەوەیە ئالتەرناتیوی کرێکاری و ئازادی خوازانە و سۆسیالیستی و بەرابەری خوازانە لە هەموو بوارەکانە عاقبەت بە زەرورەت بە پێی پێویست عاقبەت لە هەرچوو ئەکرێ بێتە مەیدان و ببێتە لەمپەر، ببێتە سەنگەر، ببێتە ڕاوەستان وەم ئەوزە بتوانێ بگۆڕێ. ئومێدیەوە هەیە ڕاستەکەی هەرەوەی لە ماوەی دوومان کەمتر ئەڵبەتە لە ماوەی یەکمانی ڕابردووە جوڵەی ئێعترازی لە خودی ئەمریکا بەرابەر بە ترامپ و سیستمەکەی دەستی پێکردووە. یەکمانیەوە واقعا خەڵکی وێنە شۆک بوو، شۆک بوو، نەسن هیچ ئەترازێکی تیادی. یەکمانی ئەخیر دووبارە دەستی پێکردوێتەوە. ئەو ئومێدا گەیەنێکە بەرابەر بەم ڕەوتی تەواو کۆیلەتی نەزمی سەرمایەکە لە ئاست جەهانیایەوێ بە شەریەت بجێڕێتەوە بۆ قەڕنێک لەوە پێشتر بەری بگیرە. من قسەی کۆتاییم لەم بابەتەوە ئەوەیە، چونکی بەرنامەکەشمان بەرەو تەواو بوونە چێدەنا. بەڵە وایە سەفەری ترامپ هەم بە باری ئابووری تەمەشای بکەیت، هەم بە باری سیاسی و ڕەوش و خوو تەمەشاکەی هەمووی نابووم بوو لەگەڵ ئینسانیت، هەمووی نابوو بوو لەگەڵ بەشەریەت، هەمووی نابوو لەگەڵ مەدەنیەتێکە حتا لە 30 ساڵەوە پێشە لە خودی ئەمریکا و ئەوروپا جاری بوو. بەڕاستی هەر ئەو بە قەولی تۆ ئەو سەما و هەڵپەڕکەی ئەو ژنانەی کە لە ئەمارە کە من بە چاوی خۆم دێ جێگای نەنگی بەشەریەتە دیتر ئەوان ئەچن و پێشیان خۆشە و پێشی پێکەن و پێشی وەدەرە ساڵحاوا بکەن. دنیاکە دنیای ئەم فاشیستانەیە ئیتر ئێستا. دقیقەن وایە هەڵام وەک تۆش لە ئەخیرا باست کرد لە ئەمەژەت پێدا، ینی لە بەرامبەر ئەم پەلامارەیە بۆ سەر ئینسانیەت جموجۆڵیش هەیەەوە بە جۆرێک بە ئاگاهاتنەوە هەیە لە ئاستی دنیاە کە ئەوە ئومێدی لەکرێ لە ئاڵوگۆڕێکی گەورە دروست بکە بەتایبەت لە ئەمریکا و لە وڵاتانی ئەوروپا لە مەرکەزی ئەم پێشکەوتانەیە کە لە ڕابردووە بۆ دەستکەوتانەکە هەبووە. ژێرپێنانی ئەو دەستکەوتانە و پەلامارێک بۆ سەرچینی کارگەر و زەحمەکێشی ئەم وڵاتانە لەگەڵ کاردانەوەی ڕوبەڕووە بێوە ئەگەر و بواری ئەوە شەیەکان کاردانەوانە بەرجەستەتر و ڕۆشنتر و بڵین ڕێکخراوتر بێتە مەیدان. بەرحاڵ دەست خۆش هاوڕێ ڕەحمان، بەرنامەکەمە لێرە کۆتایی پێدێنی لە بەروی نزیک بووینەوە لە سەعات و نیو لۆ زیاتر درێژی نەکەینەوە بەرنامەکەمان بە خاتری بینەران. دووبارە داوا لە بینەرانی ئازیزەکەمە گەر نەتان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و لینکی ئەم بەرنامە و بەرنامەکانی تریش لایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە. بەرحاڵ دەست خۆش دووبارە هاوڕێ ڕەحمان. زۆر سپاس، زۆر سپارسی بینەر و بیسەرنی بەرنامەکەشمان. زۆر باشە. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، بەم جۆرە دێنە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا بەرنامەی تر و دیداری تر لەگەڵ ئێوەی ئازیزا هەموو ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرن. لا شوێنێکەن شەوتان یا ڕۆژتان شاد و کامەران. هەر بشی.